ئەم پێشەنگیان لە ڕێم پرۆژە ویستمم لەسەر دوو پرسی سەرەکی ڕاوەستم کە زۆر کاریگەریان لەسەر خۆمدانە. یەکەمیان پرسی شوناسی خۆمە. من وەک تاکێک لە نێوان کوردبوون و عێراقی بوون ئەم پرسە لە ڕێی چەند کارێک و گوزارشتی لێکراوە و پرسی دوو هەمیان پرسی دۆزەکانی نەوتە کە ڕاستی لەم پێشەنگە بەلامۆ گرنگ بوو کەمێک لەسەری ڕاوەستم و لە ڕێی چەند کارێکەوە گوزارشتی لێ بکەم. کۆی کارەکان دەکاری هونەریە. ئەم کارانە کۆی گشتیان لە ڕێی میدیەمێکەوە ئاڕاستەکەنراون یا گەێنراون کە ئێمە لە ناو خۆمانە ناوی هونەری هاوچەرخمان لێناوە. ڕاستی ئەو ماتریاڵانەیە کە زۆر بەرمانەکەون ڕۆژانە چکە بەرمیل یەکێکە لەو ئایتمانی لەو کەرستانی کە هەموو خێزانێکی ئەکرێ بڵێم عێراقی زۆرترین مامەڵەی لەگەڵا کردووە. من خۆم یەکێک بووم لەوانەیە ئەیهێنم ئەیبەم بە دوای تەنکەرە خلۆری یەکەمەوە پڕیەکەم لە نەوت بەتاڵ یەکەم ئایتمێکە زۆر چۆنەڵی پەیوەندیمان لەگەڵا هەیە وەک تاکێکی عێراقی و زۆرترین گوزارشتەکان ئەکرێ بڵێم لە ڕێ ئەو بەرمیلەوە کراون لەم پێشەنگە حەزم کرد ئەو تاموو بۆی پێبم کە چ ماتریاڵێک لە عێراقا زۆر باوە بەردەستە زۆر جێی پرسیارە بیهێنمەوە سەر لە نوێن لە کۆنتێکستی هونەرە کاری لەسەر بکەم. ئەم پاسپۆرتە لە ڕاستیە کەم کەس کە هات سێری ڕوبەڕوویەم پاسپۆرتە بووە جێی سەرنجی کە من بە چ مەبەستێک دامناوە. لە ڕاستیە کاتێک لە ئەوروپا بووم چکە دایم لەگەڵم بوو لەگەڵی ئەژیام زۆر سەرنجمەدا. ئەوەی زۆر جێی سەرنج بوو ئەو تێکستە کوردیەکە لە 2010 هاتە سەر پاسپۆرتی عێراقی. من لەو تێکستە کوردیا شوناسی خۆم زۆر ئەبینی چکە وێنەکە هیچی لەسەر خۆم نەئەوت بۆیە وەکو میتافۆر پاش و پێشم کردووە وەک بڵێ کە وێنەی من هیچ لەسەر کوردبوون ناڵێ. ئەوە تێکستی کوردیە کە ئەتوانێت شتێک لەسەر شوناسی کورد و کوردبوون بڵێ. ئەوەی جێی سەرنج بوو تێکستەکان هەستەکەم بە مەبەست تێکستە کوردیەکان جۆرێک لە هەڵەیتیا کراوە بۆ ئەوەی هێشتا بوار نەبێت کە شوناسی کورد وەک خۆی بگات.